سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارم کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ دووشەمە 9 گەلاوێژ 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 31 جولای 2023 زاینی لەگەڵ هاوڕانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئێران. سەرەتا سەرجێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی دانیشتوانی گوندی ئاقدەڕێی تیکاب، کۆبوونەوەی دادخوازانی مەهاباد لەسەر مەزاری ژینا ئەمینی، پەیمان نوێکردنەوەی شاخەوانانی کامیاران لەگەڵ فواد محەممەدی، ئاگردانی کوێستانەکانی دەوروبەری شاری سەقز لەلایەن سوپای پاسداران، خواستنەوەی خالید محەممەدی لە سنەوە بۆ بەندی تاکە کەسی زیندانی سەقز، کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەنعەتی وڵاتی ئیسفەهان، بەڕێوەچوونی دوو کۆبوونەوەی ناڕەزایەتی لە کاشان و نەتەنز، کوژران و برینداربوونی 5 کرێکار لە ئاگرکەوتنەوەی شرکەتی نەوتی ئەروەندان وا دۆخی خراپی زەهرا سەعیدیانجوو لە گرتوخانەی ئیطلاعاتی تەرە. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی دانیشتوانی گوندی ئاقدەڕێی تیکاب ڕۆژی یەکشەممە 8 مانگی گەلاوێژ دانیشتوانی گوندی ئاقدەڕێی تیکاب لە ئاسکەندەڵی و تاڵانکردنی کانگای زێڕی ئەو گوندە لەلایەن ڕژیم و ناڕزایەتیان دەربڕی و لەگەڵ هێزەکانی ڕژیم تێکەڵچوون. بە پێی راپۆرتەکان کار و چالاکیەکانی کانگای ئاقدەڕێی تیکاب بە قەرارگای خاتەمی سپای پاسداران سپێردراوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا یەک دانیشتوویە و گوندە لەو مەعدەنە دانەمەزراوە، هەروەها سەرەڕای داهاتی زۆری ڕژیم لەو مەعدەنە هیچ ئیمکاناتێکی ڕفاهی بێهداشتی و دەرمانی بۆ خەڵکی ناوچەکە دابین نەکراوە. ڕۆژی ڕابردوو دانیشتوانی ئاقدەڕە لە ئاست تاڵانکردنی سەروەت و سامانی ناوچەکە ناڕەزایەتیان دەربڕی، بەڵام هێزەکانی ڕژیم تەقیان بەسەریاندا کرد و 3 کەس بە ناوەکانی ناسر بەهرامیان، حجەت مۆمێنزادە و ئارمین نیکزادە بریندار و ڕاگوێزی نەخۆشخانەکانی زەنجان و ورمێکران. بە وتەی هاوڵاتیان هێڵی ئینتەرنێت لەلایەن ڕژیمەوە پچراوە و 42 کەس دەست بەسەر کراون. کۆبوونەوەی دادخوازانی مەهاباد لەسەر مەزاری ژینا ئەمینی ڕۆژی یەکشەممە 8 مانگی گەلاوێژ بنەماڵەی دادخوازانی مەهاباد بە کۆبوونەوە لەسەر مەزاری ژینا ئەمینی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. بنەماڵەی ژمارەیەک لە گیانبەختکردوانی مەهاباد ڕۆژی ڕابردوو مەزاری ژینا ئەمینیان لە سەقز گۆڵباران کردو با تۆردانی حجابی زۆرم لێ پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. بەشدار بووان بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پەرشانازیان. پەیمان نوێکردنەوەی شاخەوانانی کامیاران لەگەڵ فواد محەممەدی بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی یەکشەممە 8 مانگی گەلاوێژ ژمارەیەک لە شاخەوانانی کامیاران بە سەرکەوتن بەسەر یەکێک لە چیاکانی ناوچەکە ڕێزیان لە یاد و بیرەوەریەکانی فواد محەممەدی ڕاگرت. بەپێی ئەو راپۆرتە چالاکانی ژینگەیی کامیاران بە بەدەستەوەگرتنی وێنەی گیانبەختکردو فواد محەممەدی وێڕای ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانی پەیمانیان لەگەڵ ئامانجەکانی نوێ کردەوە و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پرشانازیان بن. جێگای ئاماژەیە کە فواد محەممەدی لە ڕەوتی شۆڕشی ژینا لە ڕێکەوتی 24 خەزەڵوەری 1401 بە تەقەی هێزەکانی ڕژیم لە شاری کامیاران گیانی بەخت کرد. ئاگردانی کوێستانەکانی دەوروبەری شاری سەقز لەلایەن سوپای پاسداران ڕۆژی یەکشەممە 8 مانگی گەلاوێژ دارستان و لە وەرگەکانی دەوروبەری شاری سەقز لەلایەن سوپای پاسدارانەوە ئاگر دراو زیانێکی زۆر بە ژینگە و سروشتی ناوچەکە گەیشت. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ چەند ئۆتۆمۆبیلی سەربازی سوپای پاسداران لە کاتی سوڕانەوە لە دەوروبەری شاری سەقز بە ئەنقەس ئاگریان لە دارستان و لە وەرگەکان بەرداوە و خەڵکی مەدەنی و ژینگە پارێزان بە ئیمکاناتێکی سەرەتایی پاش چەند کاتژمێر توانیان کۆنتترۆلی بکەن. گواستنەوەی خالید محەممەدی لە سنەوە بۆ بەندی تاکە کەسی زیندانی سەقز ڕۆژی شەممە 24 پوشپەڕی 1402 خالید محەممەدی تەمەن 37 ساڵ و خەڵکی گوندی تورجانی سەر بە شاری سەقز
پاش مانگێک بەندکران لە گرتوخانەی ئیتلاعاتی سنا بۆ زیندانی ناوەندی سەقز گوازرایەوە. ڕۆژی سێشەممە 23 جۆزەردانی ئەم ساڵ خالید محەممەدی لە شوێنی کارەکەی لە شاری سەقز لەلایەن هێزا حکوومەتیەکانەوە دەست بەسەر و دواتر بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سنا گوازرایەوە. ناوبراو لە ماوەی 48 ڕۆژی ڕابردوودا تەنیا 2 جار پەیوەندی تەلەفۆنی کورتماوەی لەگەڵ بنەماڵەکەی بووە و باسی لە خراپی دۆخی تەندروستی خۆی کردووە. بە پێی زانیاریەکان چەند ڕۆژ لەوە پێش ئیدارەی ئیتلاعاتی سەقز کاڵێ حەسەنپور هاوژینی دووگیانی ناوبراوی بانگ کردووە و وێ ڕایگوشاری دەرونی لێپرسینەوەی لێکردووە. کوژران و برینداربوونی 9 کەس لە 2 ڕووداوی هاتوچۆ لە ورمێ و سەقز. ڕۆژی یەکشەممە 8 مانگی گەلاوێش لە 2 ڕووداوی هاتوچۆی جیاجیا لە مەحوەرەکانی ورمێ سەڵماس و سەقز بۆکان 2 کەس گیانیان لەدەستا و 7 کەسی دیکەش بریندار بوون. لا ڕووداوی یەکەم لە مەحوەری ورمێ سەڵماس بار هەڵگرێک خۆی کێشاوە بە ئۆتۆمۆبیلێکی سەواری و 2 سەرنشینی سەواریەکە دەستبەجێ گیانیان لەدەستاوە. لا ڕووداوی دووهەمدا بار هەڵگرێک و 2 ئۆتۆمۆبیلی پراید و سەماند لە جادەی سەقز بۆ بۆکان پێکیان داداوە و بۆ هۆیەوە 7 کەس بریندار بوون. کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەنعەتی فولادی ئیسفەهان ڕۆژی یەکشەممە 8 مانگی گەلاوێژ خانەنشینکراوانی سەنعەتی فولادی ئیسفەهان دژ بە دۆخی خراپی ژیان و مەعیشەت لە بەردەم سندوقی خانەنشینی کۆبوونەوە. خانەنشینکراوانی سەنعەتی فولادی ئیسفەهان خوازیاری چوونە سەرەوەی هەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. هەروەها ناڕازیان داوایان کرد دۆخی ئەو سندوقا یەکلایی بکرێتەوە و سربەخۆی ئەو سندوقا پارێزراو بێت نەک وەزارەتی ڕفاه بەردەوام دەستێوەردانی تێدا بکات. بەڕێوەچوونی 2 کۆبوونەوەی ناڕزایەتی لە کاشان و نەتەنز ڕۆژی یەکشەممە 8 گەلاوێش خوازیارانی مەسکەنی ملی لە کاشان و دانیشتوانی شارۆچکەی تۆڕۆق ڕوودی سەر بە شارستانی نەتەنز دژ بە بەڕێوەبەرایەتی ناکارامەی ڕژیم ناڕزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان خوازیارانی مەسکەنی ملی لە کاشان لە ئاسپی لا تەکلیفی و تەواو نەکردنی خانوەکانیان ناڕزایەتیان دەربڕی و داوایان کرد بە زووترین کات چارەنووسی ماڵەکانیان ڕوون بکرێتەوە. لەلایەکی دیکەوە دانیشتوانی شارۆچکەی تۆڕۆق ڕوودی نەتەنز دژ بە چالاکیەکانی مەعدەن لەو ناوچەیە و لە ناوبردنی ژینگە ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری ڕاگررتنی کار و چالاکیەکانی پەیوەندیدار بە کانگام. کوژرانی 3 هاوڵاتی لەلایەن ڕژیمەوە لە بەلوچستان ڕۆژانی شەممە و یەکشەممە 7 و 8 مانگی گەلاوێش 3 هاوڵاتی بەلوچ بە ناوەکانی فاڕوق زەردکوهی، ئارەش ڕەیسی و فەرامەرز پەسکوهی لە شارەکانی قەسرقەند ئیرانشار و سێب و سۆران لە لایەن بکرەی گیراوانی حکوومەتەوە کوژراون. ڕۆژی یەکشەممە 8 گەلاوێش ئۆتۆمۆبیلی شارومەندێکی بەلوچی خەڵکی گوندی خەیرابادی نایگۆنی سەر بە ئیرانشار بە ناوی فاڕوق زەردکوهی تەمەن 30 ساڵ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە درایە بەردەست ڕێژی گولە و ناوبراو گیانی بەخت کرد. هەروەها ئارش ڕەیسی خەڵکی گوندی ساربووکی سەر بە شارستانی قەسرقەند لە ماڵەکەی خۆیدا لەلایەن بەکرێ گیراوانی ڕژیمەوە کوژرا. ڕۆژی ڕابردوو ئۆتۆمۆبیلی هاوڵاتیەکی دیکە بە ناوی فەرامەرز پەسکوهی تەمەن 23 ساڵ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دراوەتە بەر دەستڕێژی گولە و ناوبراو دەستبەجێ گیانی لەدەستا. کوژران و برینداربوونی 5 کرێکار لە ئاگرکەوتنەوەی شرکەتی نەوتی ئەروەندان نیوەڕۆی یەکشەممە 8 گەلاوێش ئاگر لە بەشی پاڵاوتنی خوێی شرکەتی نەوتی ئەروەندانی خوزستان کەوتەوە و بەو هۆیەوە کرێکاری گیانی لەدەستا و 5 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان ئەو ڕووداوە لە کاتی نۆژنکردنەوە و چاکسازی سیستمەکانی بەرهەمهێنان بەهۆی جۆشکاری ڕوویداوە و لە ئەنجامی ئەو ڕووداوە کرێکاری گیانی لەدەستاوە و 5 کرێکاری دیکەش بریندار بوون کە 2 کەسیان باری تەندروستیان ناجێگیرە. دۆخی خراپی زەهرا سەعیدیانجوو لە گرتوخانەی ئیتلاعاتی تەران. بە پێی راپۆرتەکان دۆخی تەندروستی زەهرا سەعیدیانجوو خوشکی هەمیشە زیندوو میلاد سەعیدیانجوو پاش دەست بەسەرکرانی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی تاران ناجێگیرە و داوای لە بنەماڵەکەی کردووە لە دەست بازجووەکانی ئیتلاعات ڕزگاری بکەن.
فاتمە حەیدەری خوشکی هەمیشە زیندوو جەواد حەیدەری سەبارەت بە دوایین دۆخی زەهرا سەعیدیانجوو خوشکی گیانبەختکرد و میلاد سەعیدیانجوو نووسیوێتی زەهرا سەعیدیانجوو لە پەیوەندیەکی کورت و بە دەنگێکی لەرزۆکدا بە دایکی وتووە من لە گرتوخانەی تلعاتی سپای پاسدارانمدایە من لە دەستی ئەوانە ڕزگار بکە. جێگای ئاماژەیە کە زیاتر لە 3 هەفتە بەسەر دەست بەسەرکرانی زەهرا لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە تێدەپەڕێت و تا ئێستاش دۆسیەکەی یەکلایی نەکراوەتەوە. دوا هەواڵ چوونە سەرەوەی ئاماری قوربانیانی لافاو لە سیستان و بەلوچستان بەهۆی بارینی لێژمەی باران و هەڵسانی لافاو لە ئوستانی سیستان و بەلوچستان 14 سوخت بەرگیانیان لەدەستا و زیانێکی زۆر بە کەشاوەرزان و گوننشینانی ئەو پارێزگای گەشت. بەوتەی چالاکانی بەلوچ لە سێڵاوی چەند ڕۆژی ڕابردوو 900 داری نەخل لە ناوچووە و ڕێگەی سەرەکی 42 گونداخراوە. هەروەها 3 کچی لاو لە ڕووباری نەهەنگ خنکاون و 14 سوختبەر لە نێو لافاودا گیانیان لەدەستا و زیانێکی زۆریان پێگەیشتووە. نەبوونی ژێرخانی ئەندازیاری کارامە بۆ کۆنتترۆلکردنی ئاوی باران و هیدایەتکردنی بۆ ئاوخانەکان سەرەکی ترین هۆکاری بەرزبوونەوەی ئاماری قوربانیانی لافاو لە سیستان و بەلوچستانە. ئەوە لە حاڵێکدایە کە زۆربەی شار و گوندەکانی ئەو پارێزگایە بەدەست زریانی خۆڵبارین و بێئاویەوە دەناڵێنن بەڵام ڕژیم لەو بارانەی دەبارێت ناتوانێت بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵک کەڵگوەربگرێت. عزیزان گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.